خۆم لەم بوارە دۆزیوەتەوە و شازوانێکم واز لێ هێنا و پیشەکەم بەلاوە پیرۆزە. من 20 پشیلەمەیە لە ماڵەوە، بەڵام ئاژەڵەکانی من بۆ زینە نین. زۆر سڵاو لێبێ پیرۆزە. ئەم شوێنە تایبەتی خۆتە؟ سڵاو لە تۆش بە کاکدیلان بەخێر بێ سەر هەردوو چاوم. بەڵێ تایبەت بە خۆمە. من تقریبان ساڵێک ئەبێ دەرچووی کۆلێژی پزیشکی ڤێتەنەری زانکۆی سلێمانی بۆ ئەم شوێنم کردێتەوە بۆ خزمەتی یەکەم ئاژەڵان و دووەم شارەکەم سلێمانی. چ خزمەتگوزاریەکی جیاواز لەم شوێنەیە پێشکەشەکرێت؟ ڕاستیت بووێ کاتێکە تۆ شوێنەکەکەیتەوە یان بزنسێکدا ئەنەی ئەبێ یەکەم شت بیلەوەکەیتەوە کە جیاوازی تۆ لەگەڵ شوێنەکانی تر چییە بۆی کە خەڵک سەردانی تۆ بکە. شوێنەکەمان جیاوازی زۆرە حەزەکەم گرنگترین یانە بۆ باسکەم. یەکەمیان ئێمە بۆردێکمان لێرە داناوە کە پێوترێ بۆردی ئەدۆب ئەپێت، ینی ئاژەڵێک لە خۆت بگریان ئاژەڵێک بەخێو بکە. ئێمە ئەگەر دیقەت بین کە بازرگانیەک هاتۆتە ناو ئارا بۆ کوردستان کە بازرگانی بە ئاژەڵە ماڵیەکانەوەکەن کڕین و فرۆشتنی پێواکەن. من ئەم شتم زۆر پێ ناخۆشە و هەر باشیش نییە بازرگانی بە ئاژەڵەوە بکرێ. لە کاتێکە ئێمە زۆر ئاژەڵمان هەیە کە بێلانەیە و پێویستی بەلانەیەکی گەرمە کە ببێ بەرامبەر تۆ لە خۆتی بگری بۆچی یعنی تۆ پارێک لەو ئاژەڵە سەرفەکەی لەبەرەوە من بۆردێکم داناوە. لەو بۆردە ئەو کەسانی کە ئەیانەوێ ئاژەڵەکەیان ببەخشن یان ڕسمێکی ئەگرین ڕسمەکەی هەڵەواسین و ئەو کەسانشی کە ئەیانەوێ ئاژەڵەکانی خۆیان ینی ئاژەڵێک لە خۆیان بگرن یان سێرەکەن هەر بەپێی ڕسمەکان هەڵی ئەبژێرن بەپێی دڵی خۆیان و خواستی خۆیان و مواسەفاتی ئاژەڵە ماڵیەکە ئاژەڵەکە هەڵەبژێرن. ئەمە چەند کێشەیەک چارە سەرەکە. یەکەم بازرگانی بە ئاژەڵە ماڵیەکانەوە کەمەکاتەوە. دووهەمیان ئەو کاتە من هەردوو لایەنەکە بە تەواوەتی ئەبینم لە نزیکەوە ئەو کاتان هیچ کارێکی خراپە ڕوو کارە خراپەکەم بستم لە چیە. ئەگەر دیقەت بین کۆمەڵێک کەیس هەیە کە ئاژەڵ بەکار ئەهێنن بۆ کۆمەڵێک ینی بەشێک لە جەستیان لێ ئەکەنەوە بۆ کۆمەڵێک کاری جادووی یاخو سەحر بەکاری ئێهێنن کە ئەمە شتێکی زۆر بەربڵاو و زۆر هەڵەیە و من زۆرم پێ ناخۆشە. بەڵام گەتۆ کەسەکە لە نزیکەوە ببینی ئەم شتە ڕوونایەت. واتە بۆ چ شتێ ڕوونایەت وەکو چی ڕوونایەت؟ یعنی کە تۆ دوو کەسەکەت لێرە بینی هەردووچیان ڕوبەڕوو فەیس تو فەیس بینیتن ئەو کاتە تۆ ئەزانی کشەیە ڕقم تەلەفۆنی ئەزانی ناونیشانی ئەزانی باڵ ئەو کەسێکە هەڵی ئەگرێت و لەگەڵ ئەو کەسێکی کە ئێهێنە ئێبەخشێ هەردوو لایەنەکە ئاگیان لە یەکترە و منیش لە ناوەڕاستانیانی ئاگام لە هەردوو لایەنەکەی هیچ کێشێک لەوانە ڕوونایە. پێشتر ئەم حاڵەتە زۆر ڕوویاوە من بەبێەوەی کەسەکە ببینم پشیلەم بەخشیوە یان سەگم بەخشیوە بەشێک لە جەستی لێ کردوتە و ئاژەڵەکەی تووشی ئازارێکی زۆر کردو و گەیانێتی حاڵەتی مردنەوە و کاری خراپیشی پێکردەوە بۆ بەشە جەستەی. تاسەی سەگ یا پشیلەیەکە بۆ هاتووە؟ لەو حاڵەتە لاتە هیچ کە بۆ نمونە بۆ بەخشین؟ بەڵێ ئێمە بۆردەکەمان داناوە و ڕیکلاممان بۆ کردووە بەڵێ تا ئێستا بڵێن حاڵەتی پشیلەمان زۆر هەیە ئەیهێنن بۆمان ڕسمەکەی هەڵەواسین و بەپێی خواستی خۆی کە بۆ نمونە کەی ئێوە بیبەخشێ ئێوە بیبەخشێ بەکێ چونکە ئەو کەسانشی کە ئەیانەوێ ئاژەڵەکەیان ببەخشن کۆمەڵێ مەرجیان هەیە چونکە ئەوان ڕەحم و سۆزیان بۆ هەیە بەڵام بەپێی هۆکارێک ئەیانەوێ بیبەخشن وێ بەپێی مەرجی خۆی بەخشین بۆ کەسی کە خۆی ئەیەوێت. باشە ضرورە ئەچ کەسێ بڵێ من ئاژەڵە بەخێوەکەم یەکسەر بچێ بیکڕێ و دای بنێ؟ نا من لەگەڵ ئەوانیم ئاژەڵ بکردرێ و بفرۆشرێت چونکە شتێکی زۆر هەڵەیە چونکە لە کاتێکە ئێمە کۆمەڵی ئاژەڵی ماڵیمان هەیە کە بێلانن و پێویستیان بەلانەیەکی تر هەیە کە پاری پێنەدرێت تۆ لە کاتێکا کەسێکی ئاژەڵێکی ئەتوانی لانێکی بۆ بدۆزیتەوە بۆچی پاری پێبێ هەر شتێکی زۆر هەڵەیە بەڕای من. خۆ ئاژەڵەکە لە ماڵەوە؟ من 20 پشیلەمەیە لە ماڵەوە. ئیشیان بۆ بکەمە یەکێکی ئیشیان بۆ بکە بەڵام ئاژەڵەکانی من بۆ زینە نین. ئاژەڵەکانی من ئاژەڵێکم چاوی نییە ئاژەڵێکم گوێچکەی نییە کلکی نییە قاچی نییە ئاژەڵی کەمەندان بەخێوەکەم و ئاژەڵانی کە هیچ کەسێک نەیانگرێسە خۆیان من بەخێویانەکەم ئیتر لە دەروی ماڵەکەم بەیانە ناو ماڵەکە مابێ ئەوەی پێویستی بە خزمە بێت چونکە ئاژەڵانە هەم کەس لە خۆیان ناگرێ هەم لە دەریش ناتوانن خۆیان بەخێوکەن لەبەر پێویستیان بە کەسێکە منیش ئەو کەسم. دایکەڵە چی لەمە وەزی شێ بەدەستەوە؟ دایکم خۆی لە ڕاستیت بێ بڵێم یەکەم جار کە ویستم پشیلە بێنم دایکم وتی بە هیچ شوەیەک نابێ پشیلە بێنینتە ماڵەوە لە کاتێکا دایکم خۆی لە مناڵی و پشیلەی هەبووە بەڵام وت فێڵێکم لێ کرد ئەشتوان ئێوە فێڵە بەکاربێنن ئەگەر ماڵەوە ڕازی نییە فێڵێکم لێ کرد وتم پشیلەیەک هەیە شیر ئەبە شیری بێتێ کەس نییە نازانێت شیری باتێ من تەنها هەفتەیەک شیری ئێمە دوای بەخشم بە کەسی وتی باشە دوای هەفتەکە سێرەکەم دایکم بە ژوورەکان ئاگەڕێ و پشیلەکە ئاوا لە باوەشایەتی و هێنی و ئەیبا لەبەرەوە ئەو فێڵە بەکاربێنن چونکە پشیلە هۆرمۆنێک دەرئەیە هۆرمۆنی خۆشەویستیە واد لەیەکە کە کەسی بەرامبەر هەم خۆشی بێ هەم هۆگری بێ و ناتوانێت وازی لێ بێنە. وڵات بێتەوە بیرۆکەیکی زۆر باشە ئێمە هەمانە پێست بۆ ناگۆ فێڵە ناکەم باڵی ئێمە چۆن بوو
لە شاجوانیەوە ئێستا ئەزمموی پیشەکەی خۆتەیکە چه ساڵ بۆ خوێنوە جیاوازیم دوانە چۆنە ئەو بەستەوە بەیەکەوە هەموو کەسێک لە ژیان یا هەم خولیای هەیە هەم پیشەی هەیە ینی پیشەکەی جیا لە خولیاکەی لەوانێ خولیا و پیشەکەی هەردووکی بێ کۆکۆ بێتەوە لە ڕاستیە من کاتێک شاجوانەکە هەر پیش ینی خوێندکاری کۆلێژی پزیشکی بوو بەڵام ئەوە خولیایەکی دەرکەوتن بوو لە مودەیەکی کاتی و بۆ ئەو تەمەنەی ینی کاتە هەڵم بژاردە بوو بەڵام ئیتر وردە وەرزاکە تۆ گەورە ئەبیت و ئیتر کۆلێژ تاو ئەەکەیت و بەڕوانامەیەک بەدەست ئەهێنی پیشەکەت ئەبێ دیاری بکەیت و لە پیشەی خۆتا ئیش بکەیت ئەگەر خولیات بێ من چونکە پزیشکی خولیای خۆم بووە لە مناڵی و حەزم کردو بمە پزیشک و ئاژەڵیشم زۆر خۆشویستووە و دەستیشم بۆ ئاژەڵ باشە لەبەر ئەوە خۆم لەم بوارە دۆزیوەتەوە و شاجوانەکەم واز لێ هێنا و پیشەکەم بەلاوە پیرۆزە کات گەڕێتەوە دووبارێک ئەشتەوە ناو ئەو پرۆسێ هیچ شتێک لە ژیانە نابێ بڵێ لێ پەشیمانم چونکە لە هەموو شتێک ئەزمون وەرەگری و ئەزمونیش جوانی هەیە و ناشرینیشی هەیە بۆیە من لە هیچ شتێک ناڵم پەشیمانم بەڵام ئەکرێ بە شێوەیەکی باشتر هەڵی بژێرم تۆ دەستی تۆ بۆ بە شیفا بۆ ئاژەڵە ماڵەکان باوەڕە هەبێ خاوەن ئاژەڵەکان پێم مەڵەن دەستی زۆر سووکەم ینی خۆیان پێم مەڵن ئەڵەن بۆ نەر شوێنی تر پشیلەکەم زۆر ئازاری پێگەشت یان سەگەکەم زۆر ئازاری پێگەشتەوە لە کاتی دەرزی یان کاتی ئەمەلیاتیان بۆکەم نەشتەگەریان بۆکەم زوو چاکە بنەوە ئیتر ئەمە بە هەرێکی خواییە.